مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هۆشداری دەدات. مامۆستایەکی ئاینی دەڵێت هیچ کەسێک مافی کوشتنی هیچ کەسێکی تری نییە بە پاساوی ئاینگۆڕین و لادانی ڕەوشتی. جەنگی ئۆکرانیا بازاڕی خۆراکی هەرێم دەشڵەژێنێت و نرخەکان بەرز دەبنەوە. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە مەراسیمێکدا بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنان پەیامێکی بڵاوکردە و ڕایگەیاند پێویستە دەستگاکانی ڕاگەیاندن نەبنە سەکۆیەک بۆ بڵاوکردنەوەی توند و تیژی و جیاکاری. بارزانی وتی بە بەشداری زیاتری ئافرەتان لە کایەکاندا دەتوانین کوردستانێکی ئاوادانترمان هەبێت، چونکە بە درێژایی مێژووی گەلی کوردستان لە قۆناغە جیاوازەکاندا ژنان بەشداری دیار و کارایان هەبووە لە شۆڕش و ڕاپەڕینەکانی کوردستان نمونەی قوربانیدان و خەبات بوون. ئەوەشی ڕوون کردەوە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ژنان ڕۆڵێکی دیار و کارایان هەیە. ئافرەتانی ئەفسەر و کارمەندانی ئافرەت لە وەزارەتی نەوخۆ نمونەیەکی سەرکەوتوانیان هەیە. ئێمەش لە کابینەی نۆ هەوڵمان داوە ڕێژەیەکی بەرچاوی ئافرەتمان هەبێت و ئەوەش ڕوونە کە ژمارەیان زیادی کردووە. جەختیشی کردەوە کۆمەڵگەی ئێمەش وەک زۆر کۆمەڵگەی دیکە دیاردەی نەگریسی تونند و تیژی بوونی هەیە، بەڵام دەستەوەستان نابین و لەم پێناوەدا هەوڵ دەدەین سنوور بۆ هەموو ئەو دەستدرێژی و تونند و تیژیانە دابنین. لەو ڕۆژەوە وتی داوا لە دەستگاکانی ڕاگەیاندن دەکەم هاوکارمەند بن لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا نابێت ببنە سەکۆیەک بۆ هاندانی تونند و تیژی. مامۆستای ئاینی و کەسایەتی دیاری کوردستان دکتۆر ئەیوب زەڵمی ڕایگەیان پێویستە لەسەر کوشتنی ماریا لێپێچینەوە لە باوک و براکەی و ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان بکرێت. دەژڵێت هیچ کەسێک مافی کوشتنی هیچ کەسێکی تری نییە بە پاساوی ئاینگۆڕین. دکتۆر ئەیوب زەڵمی لەبارەی کوشتنی ماریا دەڵێت باوکی بدەن بە دادگا تا باوکان تێبگەن کە تەمەنی 12 ساڵ تەمەنی بەشودانی کچ نییە. براکەی زیندانی بکەن تا براکان تێبگەن کە هیچ کەسێک مافی کوشتنی هیچ کەسێکی تری نییە بە پاساوی ئاینگۆڕین و لادانی ڕەوشتی. دکتۆر ئەیوب لە درێژەی بابەتەکەی لەبارەی کوشتنی ماریا وتوێتی ئەو ڕێکخراوانەی ژنان و ئافرەتان بدەن بە دادگا کە بوونەتە هۆکاری لادانی ڕەوشتی و یاخیبوونی ئافرەت لە ماڵ و مێرد و کۆمەڵگە و کلتوری خۆیان و زیادبوونی ئەم هەموو تەلاق و ماڵوێرانی و جیابوونەوەیە. هەموو ئەو کەس و لایەنانەش بدەنە دادگا کە ئافرین و دەستخۆشی لەم هەموو کارەسات و ماڵوێرانی و لادانە ڕەوشتی و پچڕانی شیرازی خێزان و کۆمەڵگەیە دەکەن. ڕۆژی 6 ئەم مانگا لە هەولێر کچێکی تەمەن 20 ساڵ بە ناوی ماریا کوژرا و کوشتنەکەش دەنگدانەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەبوو، چونکە لە تەمەنی 12 ساڵی بەشوو درراوە و دواتر کەوتوتە ژێر کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. ئاواد محەممەد قایمقامی سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنەمەڵیدا ڕایگەیان دڵنیایی بە هاوڵاتیان دەدەن کە بڕی پێویست خۆراک لە کۆگاکاندا هەیە و پێویست باد لە ڕاوکێ ناکات. وتیشەی لیژنەکانمان دەچنە بازار و شوێنەکانی فرۆشتن و سێری وەسڵی کڕین و فرۆشتنی کەرەستەکان دەکەن و هەر کەسێک گرانفرۆشی کردبێت بە دڵنیایی سزای دەدەن. ئاماژەی بەوەش کرد پێویستە حکوومەت ئاسانکاری تەواو بۆ هاوردەکردنی مادە خۆراکیەکان بکات، ئەمەش هەنگاوی سەرەکیە بۆ ئەوەی کەمبوونەوەی خۆراک ڕوونەدات و لە ئێستاشدا کێشەی کەمبوونەوەی خۆراک نییە و کۆگاکانی سلێمانی بڕی پێویستی خۆراکی تێدایە. دڵنیاییەکانی بەرپرسانی حکوومەتی هەرێم لە کاتێکدایە تا دێت کاریگەریەکانی جەنگی ئۆکرانیا و رووسیا لەسەر هەرێمی کوردستان زیاتر دەبن، بە تایبەت بەرزبوونەوەی نرخەکان و ئەم جەنگە بازاڕی خۆراکی هەرێم دەشڵەژێنێت. ئاگر لە ئۆکرانیا و دووکەڵەکەی لە هەرێمی کوردستان، شەڕ لە نێوان رووسیا و ئۆکرانیا و کاریگەریەکانی لەسەر خەڵکی پارێزگاکانی هەرێم، شەڕ لە وڵاتێکی دووری وەک ئۆکرانیا ڕوودەدات و کاریگەریەکانی ڕاستەوخۆ لەسەر هەرێمی کوردستان دەردەکەون، ئەوێ لە شەڕێکی سەختدایە. فرۆشیارەکان بەبێ بەرامبەر پێداویستی دەدەنە خەڵکو و لێرەش کە هێشتا هیچ نەبووە کاڵاو شمەکی ڕۆژانە گران کراوە و بۆشێک لە بازرگانەکانیش کۆگاکانیان پڕ کردووە. نزیکەی 2 هەفتەیە بەهۆی هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا دۆخێکی سەربازی و مرۆیی سەخت لە وڵاتە دروست بووە. ئەوەش کاریگەری گەورەی لەسەر ناوچەکە و چەند وڵاتێک دروست کردووە. لە هەرێمی کوردستانیش بەبێ ئەوەی
ئەوەی هیچ کاریگەریەکی سەربازی شەڕەکە ڕەنگی دابێتەوە بەشێک لە هاوڵاتیان ترسینەمانی پێداویستیە سەرەکیەکانیان لە بازاردا لێنیشتووە و ژمارەیەک بازرگانیش هەلەکەیان قۆستووەتەوە بێجگە لە بەرزکردنەوەی نرخی کاڵاکانیان کۆگاکانیشان پڕ کردووە لە پێداویستی و خواردنی ڕۆژانەی هاوڵاتیان سوتەمەنی و خواردن و تەنانەت کاڵا و شمەکی وڵاتانی تریش کە دێتە هەرێم گران بووە و کەسیش نازانێت هۆکارەکەی چییە و بەشێک لە هاوڵاتیانیش بەبێ ئەوەی هیچ هۆشیارێکی گشتیان لەو بارەیەوە هەبێت دەکەونە دۆخێکی سەختەوە و خێرا پەلاماری کڕینی شمەکێکی زۆر دەدەن و ترس و دڵەڕاوتیە لە ناو خەڵکدا بڵاو دەکەنەوە لە کاتێکدا ئەمە هیچ بنەمایەکی مرۆیی و بازرگانیشی نییە و خەڵک بەبێ هۆ ترسی لێنیشتووە چونکە بەشێک لە بازرگانە هاوردەکارەکان باز لەوە دەکەن هەموو ئەو پێداویستیانەی کە لە ئۆکرانیاوە هاوردەی هەرێم دەکرێن لە چەندین وڵاتی ترەوە دەتوانرێت بهێنرێن و بە هەمان نرخ و بگرە هەرزانتریش لە بازاڕەکاندا دەست بکەون هەرێمی کوردستان دەتوانێت لەگەڵ 196 وڵاتی جیهان مامەڵی بازرگانی بکات و شتومەکیان لێوە هاوردە بکات لە ئەگەری وەستانی جوڵی بازرگانی وڵاتی ئۆکرانیاشدا هێشتا 195 وڵاتی تر هەن کە پێداویستی و کاڵاکان بۆ هەرێمی کوردستان دابین بکەن و هیچ مەترسیەک لە سەردەمانی کاڵا و شمەک لە بازاڕەکانی هەرێمدا ڕوونادات ئەوەی کە دەبێتە مەترسی لەسەر بازار و گرانبوونی نرخ تەماعکاری بەشێک لە بازرگان و نەبوونی چاودێری وردی حکوومەت و لایەنی پەیوەندیدارە لەسەر بازار دیمەنی دابەشکردنی نان و پێداویستی و خواردن لە مارکێت و فرۆشگاکانی ئۆکرانیا بەبێ بەرامبەر بەسەر هاوڵاتیاندا لە دۆخێکی سەختی پڕ لە شەڕدا کە لە وڵاتە هەیە تەواو پێچەوانەی ئەو دۆخەیە کە لە هەرێمی کوردستان دروست بوو نرخی ڕۆن و بەشێک لە پێداویستیەکان چەند هێندەی ڕۆژانی پێشتر گران کراوە لە کاتێکدا هیچ کاریگەریەکی شەڕەکە نەگەیشتووەتە هەرێم و عێراق گرانبوونی پێداویستیەکانی ڕۆژانە بەتایبەت زەیت لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە ماوەی چەند ساڵێکە باز لە هەبوونی کارگەی گەورەی زەیتی خۆماڵی دەکرێت و باسی جۆر و بەرزی کوالیتیەکەیەتی کەچی ئەوە تا زەیت چەند هێندەی پێشتر گران بوو و هێشتا هیچ کارگەیەکی ناوخۆیی نەیتوانیوە ڕۆڵی هەبێت لە بەرگرتن لە گرانبوونیدا لە کاتێکدا کارگە ناوخۆیەکان یەکێک لە ئەرکەکانیان ڕێگریکردنە لە بەرزبوونەوەی نرخ و پڕکردنەوەی ئەو بۆشاییەیە کە لە کاڵای هاوردەکراودا دروست دەبێت باز لەوەش دەکرێت ئەو زەیتەی کە لە ئۆکرانیاوە دێتە هەرێمی کوردستان بەهۆی نزمی کوالیتیەکەیەوە دەکرێتە دەبەی تورکیەوە و بە نرخی زەیتی تورکی و بە ناوی وڵاتانی عەرەبیشەوە دەفرۆشرێت دروستکردنی ترس و دڵەڕاوتیە لەبارەی نەمان یاخود کەمبوونەوەی پێداویستیەکانی خەڵک لە بازاڕەکاندا لە هەرێمی کوردستان نوێ نییە و لە ماوەی ساڵانی ڕابردووشدا هەر قەیران و ڕووداوێک هەبوو بێت خەڵک ترسی لێنیشتووە و بەشێک لە بازرگانەکانیش کردویانەتە هەلوو لە بەرژەوەندی خۆیان بەکاریان هێناوەتەوە سەرنجامیش هیچ لە دۆخەکە نەگۆڕاوە و هیچ مەترسیەک دروست نەبووە ئەوەی کە ڕووی داوە تەنیا ساختکردنەوەی بەشێکی زۆر لە کاڵا و شمەکە خراپ و کوالیتی نزم و ماوە بەسەرچۆکان بووە لەسەر هاوڵاتیان و کۆکردنەوەی داهاتێکی زۆر بووە بۆ بازرگانەکان ئەوەش تەواو پێچەوانەی هەستی مرۆیی و نیشتیمانیە و هەموو هاوڵاتیان زەرمەندی ئەو دۆخە دەبن بە پێچەوانەی ئەوەی کە لە مەیدانی شەڕەکەدا لە ئۆکرانیا ڕوودەدات. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێم بە شێوەیەکی جیاواز پیرۆزبایی 8 مارس لە کارمەندە ژنەکانی دەکات و یەکی 1 مانگ پێشخستنیان لە ڕووی خزمەتەوە بۆ دەکات. کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێم بە نووسراوێکی فەرمی سوپاس و پێزانینی خۆی ئاراستەی کارمەندە ژنەکانی وەزارەتەکەی دەکات و بەپێی فەرمانەکە سەرموچە و پلەبەرزکردنەوەی 1 مانگی فەرمانبەرە ژنەکانی ئەو وەزارەتە پێش دەخرێت. پێدانی پێشخستن و سوپاس و پێزانین دەسەڵاتی وەزیرەکانی حکوومەتی هەرێمە و پێشتر لەگەڵ ئەم پێزانینەدا مانگانە بەشێک لە فەرمانبەران پاداش دەکران بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ئێستا پاداشکردنی فەرمانبەران ڕاوەستەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.